لأنه دو هاتومەتەوە ئێرە ئیشی من بەس بەخێوکردنی مانگا و بڕین مانگا و مریشک و ئەو شتانەیە مریشک و قاز و تر قەلیشمان هەبوو بەس ئێستا بەخێوی ناکەین بە بۆنێەوە کە زۆر گەرمایە و جەوەکەی بە کەڵک نایە ئیسفادەی لێ ناکەین جا بەیانیان تقریبا 6:30 هەڵەسم دەریانەکەمە دەرەوەی تردان و ئاوشتیان بۆ دانێم و خۆیان لە دەرەوەن ئیتر هەتا ئێوارەش یەنۆ ژوورەوە دانوشتیانە دەینێ و خۆیان ئەچنۆ شوێنی خۆیان بە منەوە پەیوەستن هەرجویان لە دەنگم بێ یەکسەر دێن بەرەو ڕووم ئەنی ئەم ناسنەوە وەک چۆنەڵی تێکەڵی بووین بە یەکتر تقریبان هەر سعاتێک هەرەوەنا چونکە تا دانوشتیانەیەمێ و ئاوشتیانەیەمێ ئیتر ئەوەنە هەستم زۆر خۆشە لەگەڵیانە ئەو کاتێک کە لەگەڵیان نابم ئەنی تەواو مێش کوشتم هەر بەس ئەوانە سوودەکانی ئەزانی وەک چییە وەگەوە ئەگەر هێلکێ بکە ینی ئەگەر سا بەس نەخۆشیەکە زۆرە نەخۆشیەکەی زۆرە بە داو دەرمان تقریبن ئەیان کوتین بەو شێوەی ئەمێنێ وەک زمانی زوو نییە وەک زمانی زوو نییە بڕین زووتر لە تقریبا 4 و 5 ئەوانە مریشک خۆی زۆر ینی نە ئەمان کوتان نە دەرمانەمان ئەدا پێی هیچ خۆی ئەژیا و ئیتر دەردووشت چیش نەبوو ئێستا بەڵام دەردووشت زۆرە ئەگەر ڕایگرین بڵین بۆ هێلکەی خۆمان هێلکەوشن نەکڕین ئەمانە ئیتر بە ساڵێکیش ناگاتە ینی ئەو پەڕی بگاتە چیلۆنی و 2 کیلۆ ینی بە ساڵێک ئەنجا بزانە چونکە لەبەر هیچ مادێکی کیمیایی نادێنی ئێمە هیچ غەیری گەنم بڵین دانوێڵ و چێشت توشتی خۆشمانی دێنی و تا هیچکە هیچ شتێکی بۆ بەکار ناهێنین چیمایی بێ بۆ ئێستا ئێمە کە ئەم مریشک کوشتانە بەخێوەکەین وەک مانگا بڕین مریشک کوشت کە بەخێویانەکەین بۆ بژێوی ژیانی خۆمانە یعنی ژیان ئێمە لەسەر ئەوانەیە من خۆم هەر لە مناڵیەوە بڵێن ئەی نەبێ مانگاوشتمان هەر هەبووە مریشکمان هەر هەبووە ئیتر هەر بەخێوم کردوون هەر لەگەڵ یان ناژیاوم وەک چێڵەی چونکە بە واستەی ئەوەشکە هەر لە لادێ ژیاوین هەر لە لادێ بووین ئیتر بە بۆنێ ئەوەوە دایمە ینی قەت بێ مریشک و مانگا و شت نەبووی مریشک کوشتمان خۆمان هەر هەبووە بەیانیان بڵین کە زوو هەڵەستین خەریکی مانگا بین خەریکی مریشکەکانە بین هیلاکین هەتا نیوەڕۆیتر نیوەڕۆژ تۆزە ئیسراحەتەکەین و هەڵەستین هەم دیس خەریکیانە بینەوە لەبەر ئەوەی ینی ئەگەر خەریکیان نەبی بە دەوریانانەی و نەچی خزمەتیان نەکەی ئەوانیش نابن بەخێوکردنیان لە زیاتر لە وەرزی زستانە تۆزێ گرانترە لەبەرەوەی تەڕوتوشی و باران و سەرمایە و ئەمانە نابێت زۆر دەرکرێن جاری وا هەیە بە فروشتە نابێنە دەرەوە سەرمایان ئەبێت تووشی نەخۆشیە بن ئەجا جێماڵینیان و پاکردنەوەیان و دان ئەدی پێیان ئەمانە ئەرکێکەی تۆزێ گرانترە وەک لە هاوینە هاوین باشترە ئیسعاجیان چۆنە ئیزعاج نین وەک ئیزعاج بەڵام چۆن حەزیان لە خواردنە حەزیان لە سەوزاییە حەزیان لە بڵین زیاتر وەک شووتی و کاڵک و ئۆشتانیان بۆ وردەکەین ئایان دەینێ و حەزیان لە تەڕەکانە سەوزایان بۆ دێنین بۆیان وردەکەین و ئایان دەینێ ئیتر ئاوە ئێمە زۆربەی جار ئەمان بر بۆ هین ئەم مەحفەزەیەکەیە کە هەڵی دێنێ جاری وا 20 هێلکەمان بردووە لەوانێ 7 هەڵێ نابێت 4 هەڵێ نابێ ئاوە یعنی ئەوە نەبوو کە ئیسیفادەی لێ بکەی بەس ئێستا مریشکی خۆمان کە ڕائەگرین ئێمە هێلکەکانەکەی نەژێری و ئیتر خۆی هەڵی دێنێ و ئەوە سەحیترە و زۆر باشتریشە زۆر باشترە یعنی ئێمە هەر خۆمان وای لێەکەین جوچکی قاس ئێمە هیچمان نەدان بەس نانمان بۆ خوساندون یەکەم جار نانەوردە ئەی خوسێنین ئەکەینە بەردەمیە تا فێری خواردن و جیابێ ترکە فێری جیا خواردن و ئەمانە بوو بۆ یەکەین بە گەنموجۆ ئەیان دەینێ ئەوە بەچکەی قاس مریشک لە پێشە کە هەری دێنێ هەندە شەکرایان بۆ دائەنین شەکراو بۆیان دانین لە ئاوەکان پڕپۆڵیان بۆکەین بە ئارت پڕپۆڵیان بۆکەین هەتا تقریبا 7 ڕۆژ تقریبا 10 ڕۆژێ ئیتر لە دوای ئەوە گەنمەکە بۆیان ئەنی ئەزم ناکرێ ئەو گەنمە بەخڕی ئێمە چین لە ئاش بۆیانەکەین بە وەک بڕوێش وردی ئەەکەین بۆی هێنینەوە ئایان دەینێ ئاوە ئەمە مریشک قەلیش وڵا قەل کە هەڵی دێنێ بەچکەکان ئەبێ لە سەرەتا هێلکەی بیتێ هێلکەی بیتێ هەتا تقریبا نەبێ بە
20 25 شەو هەموو ژەمێک هێلکیان بیتێ بە زۆریشیانەوێ بە هێلکەکە زۆر باشترە بن و زووتر پێ ئەگەن و گەشە ئەکەن ئیتر لە دوای ئەوەشەوە فێری گەنم و شتە بن و خوانە چنە دەشت و ئیتر شتە خۆن ئێمە کە لە سەرەتا هەریێنێ دایکەکە جوشکەکان ئەگە بزانی تەواو نیێ و ئەمانە کە لە ژێریمان دەرهێنا ینی مریشکەکە تۆزێ ئیسعاجە بێ لەبەرەوەی وازانێ لێ ئەسەنی ئەی بیت بەس کە دەرمان شتمان داپی دەرمان شتێ دەینێ و ئەمانە ئیتر دوای ئەبین و لای دوای بەس کە جوشکەکان تۆزە گەورە بوو لەگەڵ ئێمە ڕاهاتن هەستەکە کە ئێمە هیچی لێ ناکەین یعنی ئاساییە بۆ ئەویش بۆ مریشکەکەش مریشکی مەسلەحە جیازی زۆر زۆرە لەگەڵ مریشکی کوردیە مریشکی کوردی تەنانەت یعنی ئاوەکەشی بخۆی ینی هەستەکەی کەمە تامێشکەی هەیە نەک مریشکەکە جا بزانە یعنی مریشکی مەسلەحە بەس گۆشتەکەشی ئەخۆی قەناعەتیشت پێ ناکەی تام و چێژیشی نییە خۆی بەدا و دەرمان ئێمە تام و چێژی لێ دروستەکەین ئینا ئەو تامووی شتەی نییە وەک مریشکی کوردی هیچی نایە بەس پیازێکی تی ئەەکەین و لێ ئەنین و تا زوو وەختی خۆی کە ئینسانێک لە بڵین لە لادەکانە کە ئێمە نەخۆشمان هەبوو نەخۆشەکەوت ئەیانگو ئەبچن مریشکێکی کوردی بۆ سەر بڕون ئاوەکەی بنێ تێگەی ئەیانگو ئاوەکەی بۆ بێنن شیفاایە ئای ئەو مریشکە کە ئەقوڵا ئیتر ئاوەکەیمانەدا بە نەخۆشەکان زۆر زۆری فەرقەکەت یعنی زۆر باش بوو پێی چونکە لەبەرەوەی ئەو مریشکە هەموو شتێگە خوا لە دەرو دەشت ینی وەک ڤیتامینێک وایە بیدا بەو نەخۆشە کە مریشکەکان بوون بڵین بەچکەکان بوون بە هەفتە بڵین هەفتەیەک حەو ڕۆژ ئەچین ئەیان کوتی دەرزیان لێدەن بە پێی سیسی بە پێی تەمەنی ئەو جوچکەیە ئیتر کە گەورە بوو بە 15 شەو هەم دیز ئەی کوتیتەوە بڵین لە دوای ئەو کوتانە ئیتر لوقاحی پێڵێن بۆ یەکەن بە گەورەتر دەرمانی زیاتری پێدەن ئیتر بۆی کە تووشی نەخۆشی نەبێ بەکتریا ئەمانە زۆر زۆرە ڤایرۆس زۆر زۆرە تووشە بن لە قاچەکەون ئیتر ئاوە ژنی کورد هەر لە ئەوڵەوە کە هیلاکە هەر لە ئەوڵەوە کە ئەبێ لە دایکی تر ئەم مناڵە دەست توانە ئیشکردنی هەبێ ئەبێ ئیشکە هەر لە پەرەوەرەوە ئیتر بە ئیشی دەرەوە بە ئیشی ماڵاتداریەوە بە کۆڵەدارهێنانەوە ئێستا ئەوە نەماوە جارانە چوین کۆڵەداریشمان دێنا نانیشمان نەکرد مناڵیشمان هەبوو لە ماڵەوە ینی ئیشی دەشتیشمان نەکرد تێگەی ماڵاتداری بڵین ئەمان کرد جوچکم مریشکیشمان هەر هەبوو هەموو شتێکمان نەکرد لە ماڵەوە تر ئەرچی ژنی لادێ زۆر زۆر گرانە زۆر زۆر ینی ئێستا باشە ئێستا وەک جاران نەماوە ئێستا ئەو ینی هیلاکیە نییە جلمان هەر بەدەستە شۆر بڵین ئەو شتانە نانمانەکرد بە تەنور بە ئاگر ئیتر پەرەمێز و شن نەبوو ئەنی ژنی لادێ بەڕاستی هیلاک بوو بەڕاستی بەس ئێستا تا ڕادەیەک باشترە پێویستە هەموو ئینسانێک هەوڵ بدا بە تایبەتی ژن ژنی لادێش پێویستە لەسەر ینی پێی خۆی بوەستێ وەک بڵین شاریش ژنی لادێ و شار هیچ فەرقی نییە بەڵام بە تایبەتی ئیلادەکان چونکە ئەگەر هەوڵ نەدەیونەیکەی پیاویش بە تەنیا بووی ناکرێ تۆ ئەگەر هەوڵ دەی دوو جوچک و دوو مریشک بەخێوکەی مەقسەد ئەتوانی ئەرچی ئەو پیاوە کەم بکەیتەوە زیاتر لەبەر ئەوەی ئەتوانی بژێوی ژیانی خۆتی پێپیاکەی ئەنی بچی وەک بچی لەوەی لە بازار بیکڕی ئەتوانی لێرە ئی خۆت حازر و سەری ئەبڕی و ئەی خۆی پێویستیت بەوە نییە ئەمە یعنی ژیانت بۆ ئاسانترەکە باشترە